سڵاوە لێبێ سڵاو لە جەناب و چەندێکە لێرە وەساوی تو بەیانیوە. لاشتی بەیانیەوە بەڵێ باشەوە کارچێکە لێرە وەساوی وەڵا لەبەر خاتری خوای گەورە مانگی ڕەمەزانی پیرۆز لەبەرەوەی ئیستیحام دروست نەبێ و ئەم شۆفێرە بەڕێزانە تووشی حادیسە نەبن و لەبەر خاتری خوای گەورە ئێمە لێرەین. چەند کەسن لێرە ئەو سێ پیاوە. باشە ئەوم پێ بڵێ تا چەندێک شۆفێران بە قسە دەکەن وەڵا الحەمدوللا زۆر باش بە قسەمانەکەن. باشە بەنیایی تاکەی لێرە بمێنی وەڵا ئیشەڵڵا حتا خوای گەورە هیدایەتمدا لێرە بێنمەوە بەڕۆژووی الحەمدوللا. باشە خۆ ئیشت چییە؟ من ئیشمەر هاوڵاتیەکەم لێرەم لێرە ڕۆیشتم وەزعەکەم بینی کە ئیستیحام و شتم بینی کە حەزم نەکرد بێتاقەت بووم در هاتم وتم بە یارمەتیم پیاوانە بدەم لێرە بم. شۆفێران ئەڵێن چی؟ وەڵا شۆفێران دەستخۆشیەکەن و باشە باسی ئەوم بۆ بکەی بۆ نمونە کە لە بەیانی و لێرەی ئەوەی کە بینی بێتە دیمەنێکی نامۆ چی بووە؟ وەڵای دیمەنی نامۆ ئەوەیە کە ئەم کارمەندی لێ نییە و شتەکە تۆزە ناخۆشە و ئاڵۆزە و ئەوەیە نامۆکە.